ئەمڕۆ ئێمە لەگەڵ ڕێکخراوی نوێساز و هەروەها ئەکادمیای بنیاد کۆبووینەتەوە لەسەر بابەتێکم بابەتەکە باس لە پرۆسەی خوێندنەکە چۆن بتوانین من التدریسی إلى التدریب چۆن بتوانین لە ڕێگەی خوێندن بگوێزینەوە بیکەین بە مەهارات بیکەین بە تەدریب. ئەم بابەتە لەسەر کۆمەڵە پەروەردکار و هەروە کۆمەڵە ڕاهێنان کە لێرە ئامادەن و کەم کۆمەڵێک کەسی خەمخۆر بۆ ئەم بابەتە لێرە ئامادەن ئامانجەکەشی وەکو باسم کرد کاروا گواستنەوەی شێوازی تەدریسی تەلقینی جامد بۆ شێوازی ڕاهێنان. ئێستا جارێ تەنها هەنگاوی یەکەمیان ئەوەیە کە چۆن بتوانین بیرۆکەکان یەک بخەین و هەروەها کۆمەڵەشت لە لای ئەو کەسانە بڵین دەربکەوێ بۆ گرنگی تەدریب کەوا تەدریب بڵین شان بەشان بێ لەگەڵ خوێندنە. دواتریش ئەتوانین لەگەڵ هەرە و ڕێکخراوانە بڵین ئەم دوو ڕێکخراوی کە هەستاون بەم کارە و کۆمەڵە مامۆستای زانکۆی دڵسۆزن بتوانن هەنگاوی دواتریان بێنن لەوانەیە بیکەن بە پرۆژە یا کۆنفرانسێکی بۆ بکەن و دواتریش بیکەن بە کۆمەڵی ڕاستپاردە و ڕاستپاردەکانیش تەقدیمی وەزارەتی پەروەردە بکەین و هەروەها هەر بۆ ئەم دانیشتنە گفتوگۆییە بڵین وابزم لە وەزارەتی پەروەردە خەڵک بانگ کراوە.